ئیمانداران سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لە ڕۆژێکی ئاوا پیرۆز و لە شوێنێکی ئاوا پیرۆز لەسەر هەموو لایەکمان بێت و خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. بێگومان خوای پەروەردگار کە عیبادەتی لەسەر ئینسانەکان داناوە بۆ ئەوەیە کە ئینسان پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاری خۆیدا بەهێز بێت، لایانی ڕۆحی بەهێز بێت لەگەڵ خوای پەروەردگاردا، هەمیشە پەیوەندی لەگەڵ خوای خۆیدا هەبێت. ئەنجا بەهۆی ئەو پەیوەندی هەبوونەش لەگەڵ خوای پەروەردگاردا ئینسان کار و کردەوەکانی باش دەبێت و هەروەها دڵ و دەرونی باش دەبێت. واتە عیبادەت یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە ئینسان کار و کردەوەکانی و هەڵوێستی و سلوکیاتی و ڕەوشتی بەهۆی ئەو عیبادەتەی کە دەیکا پێی باش بێت. ئەنجا یەکێک لەو عیبادەتانەی کە زۆر کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە کە پلەو پایەیەکی زۆر بەرزی هەیە لە لای خوای پەروەردگار کە لە ئاسمانەکانەوە لەسەر ئینسان واجب بووە، بریتیە لە نوێژ. بۆیە کورتەیەک لەسەر ئەوەی باز دەکەین کاریگەری و دەستکەوتەکانی نوێژ. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وەئەقیمی الصەلاة، نوێژ بەرپا بکە ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەی هەر ئیماندارێک کە خۆت بە ئومەتی ئەو پێغەمبەرەی دەزانی، کە خۆت بە موسڵمان و ئیماندار دەزانی، چونکە خوا دەفەرمێت ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر، چونکە بەڕاستی و بە تەئکید بزانن کە ئەو نوێژەتان ڕێگەریتان لێ دەکات لە هەرچی خراپە و لە هەرچی خراپەکاری هەیە. ئەنجا فەحشا یعنی هەر قسەیەک و هەر کردەوەیەک کە خراپ بێت و هەروەها منکەڕیش یعنی هەر شتێک کە ناپەسەند بێت لە ڕووی شەرعەوە و عەقڵێکی سەلیم بە ناپەسەند و ناشیرنی بزانیت ئەوەش بریتیە لە منکەڕ. ئەنجا خوای گەورە دەفەرمێت ئەو نوێژە ڕێگەریتان لێ دەکات لە هەرچی خراپە و خراپەکاریەک هەیە، چ لە ڕووی قسەوە بێت و چ لە ڕووی کردەوەوە بێت. واتە بە تەئکید و بەڕاستی ئینسان نوێژێک بە تەواوەتی بکات زمانی باش دەبێت و دڵ و دەرونی باش دەبێت، هەڵس و کەوت و کردەوەکانیشی باش دەبێت. یەکێک لە زانایان دەفەرمێت خوای پەروەردگار کە دەفەرمێت ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر، چونکە ئینسان بەهۆی نوێژەوە دڵ و دەرونی ڕووناک دەبێتەوە و هەروەها ئیمانی بەهێز دەبێت. وەختێکیش ئینسان ئیمانی بەهێز بوو ئەو کاتەیە ڕەغبەت لە هەرچی چاکە هەیە دەیکات و هەروەها حەزی لە خراپە نامێنێت و خراپەی لەلا بێزراو دەبێت. ئیمام جەعفەری سادق ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت هەر کەسێک دەزانێ، هەر کەسێک دەیەوێ بزانێت ئایا نوێژەکەی قبوڵە لە لای خوای پەروەردگار یاخود نا، دەفەرمێ با تەماشای خۆی کات بە ئەندازەی ئەوەی ئەو نوێژە دەیگەڕێتەوە لە خراپە و لە خراپەکاری و لە حەرام، ئەوە نوێژەکەی قبوڵە. بەڵام بە ئەندازەی ئەوەی کە ئینسان ناگەڕێتەوە بەهۆی نوێژەوە دەبێ بگەڕێینەوە بۆ خۆمان، نوێژەکەمان ناتەواوە و تەواو لەگەڵی تێکەڵ نەبووین و هەروەها لە مانا و مەبەستەکەی حاڵی نەبووین. چەند کەس دەبینین کە ئینسانە نوێژ دەکات لە ڕووی نوێژەوە هیچ عیبی نییە، بەڵام لە حەرام ڕاناوەستێت و خۆی ناگرێتەوە، لە خراپە و خراپەکاری خۆی ناگرێتەوە. چەند ئافرەت دەبینین نوێژ دەکات هیچ عیبی نییە، بەڵام تەماشا دەکەی لەولاوە خۆیدا ناپۆشێت و فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ ناکات، کە ئەوانە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئینسان تەواو لەگەڵ ئەو عیبادەتەیدا تێکەڵ نەبووە. بۆیە یەکێکی دیکە لە زانایان دەفەرموێت بە ئەندازەی ئەوەی کە ئینسان نوێژەکەی تەواوە کاریگەریەکەشی لەسەری تەواو دەبێت، بە ئەندازەی ئەوەی کە ئینسان نوێژەکەشی ناتەواو بێت کاریگەریەکەشی لەسەر ئینسان ناتەواو دەبێت. برایەک ڕۆژێک بەسەر هاتێکی گەڕاوە گوتی بینیم لە یەکێک لە شوێنە قەرەباڵغەکاندا ئافرەتێک لە وەختی بانگداندا چوو بۆ ئەوەی کە نوێژ بکات، بەڵام ئەندامەکانی هەمووی بەدەرەوە بوو، سفر بوو، سەری ڕوود بوو، قۆلی ڕوود بوو، هەروەها کابۆی لەبەردا بوو. گوتی لە وەختی نوێژدا چوو جوان خۆی داپۆشی نوێژەکەی کرد، بەڵام لە دوای نوێژەکەی بەرگەکەی لابرد و بووە بە هەمان ئەو سفورەی جاران.
ئەنجا تەماشاکەن بەڕێزان، ئینسان جاری وا هەیە لە کاتی نوێژ و بۆ نوێژ هیچ عیبی نییە، بەڵام خوا دەفەرمێت ئەو نوێژە ئەگەر ئینسان بەڕاستی بیکات لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە ئینسان بەهۆی ئەو نوێژەوە ئینسان دەبێ بگەڕێتەوە. ئەبولعالیە کە یەکێکە لە زانایان دەفەرمێت هەر نوێژێک سێ تایبەتمەندی تێدا نەبێ ئەو نوێژە تەواو نییە، دەبێ هەموو نوێژێک سێ تایبەتمەندی تێدا هەبێت. یەکەمینیان ئەو نوێژە دەبێ ئینسان فێری ئیخلاس کات کە ئینسان تەنها مەبەستی خوای پەروەردگار بێت، بۆ خوای پەروەردگاری بکات خالیسەن و مخلیسەن. دووهەمیان دەبێ نوێژ ئینسان فێری لە خوا ترسان کات، هەر کەسێک بەهۆی نوێژەوە فێر نەبێ لە خوا بترسێ و لە حەرام بگەڕێتەوە دیارە نوێژەکەی تەواو نییە و تەواوی نەکردووە. سێەمیان دەفەرمێ هەر نوێژێک دەبێ ئینسان بەهۆی ئەو نوێژەوە وای لێبێت زیکر و یادی خوای پەروەردگاری بیرکەوێتەوە و زیاتر یادی پەروەردگاری بکاتەوە. ئەنجا دەفەرمێت ئیخلاس ئەمر بە هەرچی چاکە هەیە دەکات، ترسان لە خوای پەروەردگاریش ڕێگەری لە هەموو خراپەیەک دەکات. کوردەواری دەڵێ لەوەی بترسێ لە خوای ناترسێت. هەر کەسێک نوێژەکەی تەواو بوو فێری ترسان لە خوای پەروەردگار دەبێت. ئەو ترسانەش ئینسان وا لێ دەکات لە هەموو قەدەغە کراوێک لە هەموو حەرامێک بگەڕێتەوە. ئەنجا زیکر و یادی خوای پەروەردگاریش هەم ئەمر بە ئینسان دەکات چاکە بکە و ڕێگەریش لە ئینسان دەکات کە خراپە بکات. یەکێکی دیکە لە زانایان دەفەرمێت ئەگەر ئینسان تەواو نوێژ بکات و بکەوێتە ژێر کاریگەری نوێژ بە سونەتەکانی و بە ئادابەکانی خۆیەوە تەواو نوێژێکی تەواو ئەنجامدات بۆ پەروەردگاری خۆی و لەگەڵیدا تێکەڵ بێت هەرچی خراپە هەیە لە ناو کۆمەڵگاکەماندا نامێت و هەمووی چارەسەر دەبێت. بۆچی؟ چونکە قەولی خوای پەروەردگار زۆر تەواو و ڕاستە کە دەفەرمێ ئین الصەڵاتە تەنها عن الفەحشاء والمونکەر، بەڵام ناتەواوی لە ئێمەوەیە کە ئێمە جاری وا هەیە لە ڕووی نوێژەوە هیچ عیبمان نییە، بەڵام تەماشا دەکەین ئینسان نوێژ خوێنە و لە حەرامی ناگەڕێتەوە، لە قسەی خراپ ناگەڕێتەوە، ئینجا لە بوختان و لە هەرچی خراپەیەکی دیکە کە بە زمان دەکرێت ناگەڕێتەوە. لە کاتێکدا خوا دەفەرمێ ئەو نوێژە ڕێگەریت لێ دەکات لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە. ئەوە یەکێکە لە دەستکەوتەکان و کاریگەریەکانی نوێژ. دوامین لە دەستکەوتەکان و کاریگەریەکانی نوێژ ئەو نوێژە ئینسان فێر دەکات پابەندی کات بێت و قەدری ئەو کاتە بزانێت کە لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسان بەر لەوەی کە هیچ شتێ بکات چوار پرسیاری ئاراستە دەکرێت. یەکێک لەو پرسیارانە ئەوەیە کە لە ئینسان دەپرسرێت ئەو تەمەنەی کە خوای پەروەردگار پێیدای لە چیتدا سەرف کرد، لە چیتدا بەکارهێنا، ئەو کاتەیە تەمەنی ئێمەیە، دەزمایە و سەرمایەی ئێمە بریتیە لەو کاتەیە کە ئینسان لە دەستی چوو هەرچەندە پەشیمان بێت بۆی ناگەڕێتەوە. ئەنجا ئەو نوێژە لە کاتێکی دیاریکراودا کە خوای پەروەردگار واجبی کردووە فێرمان دەکا کە ئینسان پابەند بێ بکاتەوە. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. ئەو نوێژە لە چەند کاتێکی دیاریکراودا لەسەر ئینسان واجب کراوە. یەکێک لە بانخوازەکان دەگەڕێتەوە دەڵێ پیاوێکی ئەوروپی، پیاوێکی زانە، لە دوای ئەوەی کە لە وڵاتەکەی خۆیدا زۆربەی خەڵک خەریکی بەسەربردنی کات و خۆشی و ڕابواردنە، ئەو پیاوە کە زۆر قەدری کاتی لەلا بوو دەڵێ گوتی دەمەوێت بچمە وڵاتێک کە ئەو وڵاتەیە قەدر و ڕێزی کاتی زۆر لەلا بێت، فێر بم، فێری قەدرگرتنی کات و ڕێزگرتنی کات بم. بۆیە بڕیار دەدا دەچێتە وڵاتی یەمەن، لەوێ کە دەبینی خەڵکەکەی زۆر کەم پابەندی کاتن، ژیانێکی هەڕەمەکی بەسەر دەبن، بەڵام لە 5 کاتی دیاریکراودا ڕۆژانە زۆر بەجددی و مەزبوطی دەچنە مزگەوتەوە و عیبادەتێک ئەنجام دەدەن. ئەو پیاوە دەپرسێ باشە ئەوە چییە؟ ئەوانە لە 5 کاتدا زۆر مەزبوط و هەروەها چالاکن، بەڵام لە کاتەکانی دیکەدا ئەوەندە چالاگنینە و گوێ بەکات نادەن، ژیانێکی هەڕەمەکی بەسەر دەبن. دەڵێن کاکە ئەوە نوێژە خوای پەروەردگار واجبی کردووە لەو 5 کاتەیەدا دەبێ ئینسان ئامادە بێت، لەو کاتی خۆیدا نوێژ نەکا کە لە دەستی چوو قەرەبوو ناکرێتەوە. ئەنجا دوای ئەوەی کە لە نوێژ دەکۆڵێتەوە، لە ئیسلام دەکۆڵێتەوە، ئەو پیاوە کە قەدری کاتی زانیوە، دەڵێ قەدری زێر لە لای ئینسانی زێڕەنگرە، بۆیە موسڵمان دەبێت و موسڵمان بوونی خۆی بەوە ڕادەگەێنێت
کە پابەندی بکاتەوە چەند گرنگە. سێهەمینیان لە دەستکەوتەکانی و لە کاریگەری نوێژ بەسەر ئینسانەوە ئەو نوێژە ئینسان پاک دەکاتەوە لە ڕووی جەستەییەوە هەروەها لە ڕووی ڕوحیەوە. ئەو نوێژە کە ئینسان دەیکات لە ڕووی جەستەییەوە پێی پاک دەبێتەوە. تەماشاکەن ئینسان کە دەست نوێژ دەگرێت ڕۆژی 5 جار کە نوێژ دەکات هەم ڕوحی پاک دەبێتەوە و هەروەها جەستەکەشی پاک دەبێتەوە. لە یەکێک لە توێژینەوە زانستیەکاندا هاتووە کە یەکێک لە زاناکانی بەریتانیا کاتێک کە باسی دەستنوێژ و خۆپاکردنەوەی دەکرد، باسی تارەتگرتنی دەکرد، موسڵمانێک لەوێ بوو کە باسی کرد تارەتگرتن لە ئیسلامدا چۆنە، بەپێی شەریعەتی ئیسلام و بەپێی فقهی ئیسلامی دەستنوێژ و تارەتگرتن چۆنە، دوای ئەوەی کە ئەو پاک و خاوێنی بۆ ڕوون دەبێتەوە یەکسەر موسڵمان دەبێت، چونکە ئەوان زۆربەیان جاری وهەیە تارەتیش ناکەن و لە ڕووی جەنابتان لە زۆر شوێن لە زۆر وڵات ئەو پاک و خاوێنیە نییە. دوای ئەوەی کە بۆی باز دەکەن بە هۆکاری ئەو پاک و خاوێنیە ئەو پیاوە موسڵمان دەبێت. ئەنجا نوێژ ئینسان لە ڕووی ڕوحیەوە پاک دەکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشبیهێکی جوانمان بۆ دەکات، دەفەرمێت تەماشاکەن ئەگەر ڕووبارێک بە بەردەمی ماڵی هەر یەکێکتان دابێت ڕۆژانە 5 جار خۆتان لەو ڕووبارەیە بشۆن، ئایا هیچ پیسیەکتان پێوە دەمێنێت؟ هاوڵان گوتیان نەخێر ئەی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم ئینسانێک ڕۆژی لە ڕووباری 5 جار خۆی بشوات هیچ پیسیەکی پێوە نامێنێت. ئەنجا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم فذلك مثل الصلوات الخمس، ئەوە نمونە وێنەی ئەو 5 نوێژانەیە کە خوای گەورە دایناوە يمحو الله بهن الخطايا، بەهۆی ئەو 5 نوێژە فەرزەوە کە ئینسان ئەنجامی دەدات خوای گەورە گوناه و تاوانەکان لە ئینسان ڕەش دەکاتەوە. واتە ئینسان هەم لە ڕووی ڕوحیەوە بەهۆی نوێژەوە پاک دەبێتەوە و هەم لە ڕووی جەستەییشەوە بەهۆی ئەو نوێژەیە پاک دەبێتەوە. کەواتە بەڕێزان دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت کە نوێژ دەبێ ئینسان بگێڕێتەوە لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە. یەکێک لە زانایان جوانی فەرمووە کە دەفەرمێت خوای گەورە کە دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، دەفەرمێ ئەبصر ثم ئەبصر، تەماشاکە دواتر تەماشاکە، سەرنج بدە ئەی ئینسان، هەر نوێژێک ئینسان بگێڕێتەوە لە خراپە و لە خراپەکاری ئەوە دڵنیا بە ئەو نوێژە تەواوە و ئەو عیبادەتە تەواو ئینسان لێی حاڵی بووە. بەڵام هەر نوێژێک ئینسان نەگەڕێتەوە لە حەرام، ئینسان نەگەڕێتەوە لە خراپە و خراپەکاری، دەفەرمێ بە نوێژەکەت دابچەوە چونکە نوێژەکەت تەواو نییەوە تەواو ئەنجامت نەداوە. ئەنەس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم گەنجێک کە نوێژی لەگەڵ پێغەمبەردا دەکرد بەڵام جار جارەش تووشی خراپە دەبوو خراپەی دەکرد. هاوڵان عەرزی پێغەمبەریان کرد گوتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فلان گەنجە لەگەڵ جەنابتدا بەو شێوازەیە نوێژ دەکات بەڵام کە دەچێتە دەرەوە تووشی خراپە دەبێت و خراپە دەکات. پێغەمبەر فەرمووی لێی گەڕێن نوێژەکەی خراپەکەی پێتەرێک دەکات. تەماشاکەن بەڕێزان چەند گرنگە. ئینسانی وهەیە چەند ساڵە نوێژ دەکات لە حەرام ناگەڕێتەوە، چەند ساڵە لە مزگەوتە بەڵام هێشتا فێر نەبووە زمانی لە خراپە بگرێتەوە. فەرمووی لێی گەڕێن ئەو نوێژە خراپەکەی پێتەرێک دەکات. هاوڵان دەفەرمون زۆری پێنەچوو ئەو پیاوە وازی لە هەرچی خراپە و خراپەکاری هێنا، تەوبەی کرد و حاڵی باش بوو. بزانە ئەی ئینسان ئەی گەنج، وەکو ئەو هاوڵەی سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەو نوێژە حاڵت باش دەکات یاخود نا. ئەگەر بەو شێوازەیە بوو ئەوە بێگومان ئینسان عیبادەتەکەی قبوڵە و تەواوە. ئەگەر بەو شێوازەیەش نەبێ خوا پەناماندات دەبێ ئینسان بە خۆی دابچێتەوە. حقیقەتێک هەیە ئەوەیە کە ئینسان هەتاوەکو ئەو دینە جێبەجێ نەکات لە ژیانی ڕۆژانەیدا بەرهەمی ئەو دینە نابینێت. زۆر کەس دەڵێ مامۆستا باشە ئێمە موسڵمانین نوێژ دەکەین بۆچی کاریگەری و ئاسەواری ئەو دینەیە تەواو لە ژیانی ڕۆژانەماندا نابینین. تاوەکو ئەو دینە کاریگەری بەسەر ئینسانەوە نەبێت، ئینسان تەواو لەگەڵی تێکەڵ نەبێت، لە ژیانی ڕۆژانەیدا جێبەجێ نەکات بەرهەمی ئەو دینەیە نابینێت. کۆتاییەکەی بۆ دێنین کە شوێن کەوتنی خراپە و شەهەوات لەگەڵ بەزایادانی نوێژدا دووشتی بەیەکەوە گرێدراون. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی کە خوای پەروەردگار لە قورئاندا کاتێک
کە بۆمان باسی ئەوانە دەکا کە لە دوای پێغەمبەرانەوە دێن فخلف من بعدهم خلف کاتێک باسی پێغەمبەران دەکات دواتر دەفەرمێت لە دوای ئەو پێغەمبەرانە چەند کەسانێکی دیکە هاتن کە شوێنی ئەو پێغەمبەرانەیان گرتەوە بەڵام دوو سیفەتیان باز دەکات ئەضاعوا الصلاة واتبعوا الشهوات دەفەرمێ ئەوانە نوێژیان بەزایادا ئەنجا چ نوێژیان نەکرد بێت ئەنجا چ لە کاتی خۆیدا نەیان کرد بێت یاخود نوێژێکی تەواویان ئەنجام نەدا بێت هەرسێکیان مانایەکەی دروستە و زانایان باسییان کردووە ئەنجا بەهۆکاری ئەوە دەفەرمێت واتبعوا الشهوات لە ئەنجامی ئەوەدا کە نوێژەکانیان زایە کرد ئەنجا شوێنی هەوا و ئارەزوو کەوتن کەواتە ئینسان کە نوێژی بەزایادا نوێژێکی تەواوی نەکرد ئەو کاتە شوێن هەوا و ئارەزوەکانی دەکەوێت و لە خراپە ناگەڕێتەوە و لە حرام ناگەڕێتەوە ئەوە دووشتی بەیەکەوە گرێداون بەڕێزان هەر کەسێک نوێژێکی تەواو کات دەبێت پرسیار لە خۆمان بکەین عیبادەتی بە تەواوەتی بکەین نوێژێکی تەواو بکەین بە دڵنیاییەوە دوای ئەوەی کە لە مزگەوت چوویە دەرەوە ئەو نوێژەی کە دەیکەی ئەو جومعەیەی کە دەیکەی لەگەڵ جومعەی ڕابردوودا ئەگەر فەرقت نەبوو دەبێت بە خۆمان دابچینەوە بەڵام هەر کاتێک فەرقمان هەبوو ئیمانمان بەهێز بوو لە خراپە و خراپەگاری گەڕاینەوە بەڕاستی ئەو کاتەیە نوێژەکەمان تەواوە و عیبادەتەکەمان تەواوە دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خۆیان گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی لەو کەسانە بین کە نوێژێکی تەواو ئەنجام دەدەن بۆ تۆ و دەکەونە ژێر کاریگەری ئەو نوێژەیان یا ڕەبی خۆیان گیان لەوانە بین کە عیبادەتیان کاریگەریان بەسەریانەوە هەیە و عیبادەتەکەیان وان لێ دەکات کە لە خراپە و خراپەکاری و حرام بگەڕێنەوە ئەو عیبادەتەی کە دەیکەین یا ڕەبی خۆیان گیان لێمان قبوڵ کەی خوایە ئەو عیبادەتە ئیخلاسمان فێرکات و ترز لە تۆمان فێرکات چونکە هەر کەسێک بەهۆی عیبادەتەوە لە خوا نەترسێ خوا ترسانی بۆ پەیدا نەبێت دەبێ بەڕاستی ئینسان بەخۆی دابچێتەوە یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی بەهۆی ئەو عیبادەتەوە لە تۆ بترسین لە خراپە و خراپەکاری بگەڕێنەوە لە حرام بگەڕێنەوە یا ڕەبی خۆیان گیان ئەتۆش ئەو عیبادەتەمان لێ قبوڵ کەی ئەو دینی و ئیمانەمان لێ قبوڵ کەی و ئەو ئیسلامەتیەمان لێ قبوڵ کەی یا ڕەبی خۆیان گیان بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوە بمان مرێنی یا ڕەبی خۆیان گیان عاقیبەت خێرمان کەی و تەوفیق و هیدایەتمان دەی لەسەر چاکە بمان ژێنی و لەسەر چاکەش بمان مرێنی یا ڕەبی خۆیان گیان نەخۆشی و ناڕەحەتیمان لەسەر هەلا بەری دەرد و بەڵاو موسیبەتمان لەسەر هەلا بەری یا ڕەبی خۆیان گیان هەرچی نەخۆشی و ناڕەحەتی هەیە هەرچی دەرد و بەڵاو موسیبەت هەیە لەسەر ئێمە و لەسەر میلەتی ئێمەی هەلا بەری یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی کە کردەوەکانمان باش بن بۆ ئەوەی کۆمەڵگاکەمان بەختەوەر بێت بۆ ئەوەی سەرفرازی دنیا قیامەت بین هەر کەسێک کە نەخۆش و ناڕەحەتە یا ڕەبی خۆیان گیان شیفای بۆ بنێری ئەنجا لە ناویاندا دوعا دەکەین بۆ مامۆستا عەبدولفەتاح کە چەند ڕۆژێکە تووشی نەخۆشی بووە دوعا دەکەین و دەڵێن یا ڕەبی خۆیان گیان شیفای بەخێری بۆ بنێری چونکە کەلێنی زانایان زۆر گەورەیە بەڕێزان بە سێنایی پڕ نابێتەوە یا ڕەبی خۆیان گیان بۆی بکەیە مای کەفارەتی گوناحەکانی یا ڕەبی خۆیان گیان بۆی بکەیە مای بەرزبوونەوەی پلەی لە لای تۆ یا ڕەبی خۆیان گیان شیفای بۆ بنێری بگەڕێتەوە سەر مینبەرەکەی و جارێکی دیکە لە سەر مینبەرەکەی بێت و شیفای بۆ بنێری